ئادابەکانی سەربڕینی حیوان کاتەکەتەوەی حیوانی سەربڕی کۆمەڵێک ئادابی ئیسلامی هەیە کۆمەڵێک سنت هەیە پێویستەکاتەوە ئەو ڕێکارانە بگریتە بەر. یەکەمیان ئەو کەسەی حیوانەکە سەربڕێ بێ مسلمان بێ، ئەگەر کافر سەری بڕێ بە وەکالەتیش بێ، کافر سەری بڕێ حرامە گۆشتەکەی و قوربانیەکەش بەتاڵە دروست نییە. بۆیە نوێژنەکەر و ئەلمانی و ئەم بابەتانە قوربانی دەستیان ناخورێ و قوربانیش بۆ کەسە نەنووسراوە کە ئیداتە دەزەوانە بۆی سەربڕن. بۆیە کەسێکی نوێژکەری مسلمان بدۆزەرەوە، نەک کەسێکی نوێژنەکەر. بۆیە بێ مسلمان بێ، دووەم بێ عاقڵ بێ، مەیرە دەستشێت، مەیرە دەستشێت، دەبێ عاقڵ بێ، سێمیشیانە بێ ممەیز بێ، چاک و خراپ لە یەک جیا کاتەوە ئەوسا کە بێ بۆت سەربڕێ، نەک کەسە بێ تەمەنی ئەوەندە مناڵ بێ نەتوانێت سەربڕێ، یا ئەوەندە پیر بوو بێ نەتوانێت سەربڕێ، کەسێک بێ توانایی و قودرەتی هەبێ بەسەریە. ئەمە خاڵی یەکەمیان. خاڵی دووەمیان نیەتی قوربانیکردن بێ، ئیتر ئەگەری خۆیەتی نیەت بێنێ لە بری خۆی، ئەگەریش نیەتی خەڵکە نیەت بێنێ لە بری ئەو و ناوی خوای لەسەر بێنێ، بڵێ بسم الله، تەکبیری ئەڵڵای لەسەرکە، الله ئەکبەر، پاشان بڕێ اللهم هذا لك منك ولك یا وإليك، بڵێ ئەی پەروەردگارم ئەم حیوانە هی خۆتە، ئەوەشی جێڕمەوە بۆ لای خۆت، نەڵێ خۆمە ئەو من قوربانیم کردووە لە هەموو مەجلیسێکا باسی کات، تۆ لە کاتی کردنەکەش یا بۆت نییە بڵێ هی خۆمە، نەوەک بڕۆی لە مەجالیسەکانە پۆزی پێوە لێیت و من قوربانیم کردووە، من مهمم، نە، اللهم هذا منك ولك، بسم الله الله أكبر، سەرە بڕێ و تەواو. خاڵی سێیەم ڕووی لە قیبلە بێ، ئەو حیوانی سەری ئەمڕی ڕووی لە قیبلە بێ. خاڵی چوارەم جوان سەری بڕی، چقۆکە تیژ بێ، پیشانینەی پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئەگەر حیوانێکتان سەر بڕی جوان سەری بڕن، تعذیبی مێن بە چقۆی کول و مەشن بە دیاریەوە چقۆ تیشکەنەوە، هەر بە چقۆکەوە بەرە ڕووی مەڕۆ، چقۆکە بخە پشتەوە و ئەنجا بڕۆ بەلای، ئەوە سنەتە. خاڵی پێنجەم قورقوڕاگەی ببڕی لەگەڵ دوو شادەمارەکەی بۆی خوێن لە لەشیا نەمێنێ. ئەمە ئادابەکانی سەربڕینی حیوانەکەی تر دو ئەویش لە دەکرێ و ئەبەخشرێتەوە.